سڵاو بینەرانی خۆشەویست لەم ئەڵقەیەدا شوێن پێی مەولانا خالیدی نەقشبەندی هەڵەگرین تاکو هندستان لەوێشەوە بۆ کوردستان و کاریگەریەکانی لەسەر کوردستان و ناوچەکە و نەتەوەکانی تر لەگەڵ زۆر بەڕێز مامەستا سەردار عەبدوڵڵا. مامەستا بەخێر بیت. سپاس قوربان. وەک ئاگادارم بەڕێزت کتێبێکت لەسەر مەولانا خالیدی نەقشبەندی نووسیوە هەرچەند بە زمانی عەرەبیە. ئەوش لەوانەیە بازی کێشەی بۆ دروستکە بۆ تێگەیشتنی خەڵک لەسەر مەولانا خالیدی نەقشبەندی کە خۆت شوێن پێت هەڵگرتووە بە دوای داچووی بە شێوەیەکی زیندوو. یەکەم جارە مێ پرسم ئەمە چ بوو بۆ ئەم خەیاڵەتات بە مێشکا کە شوێن پێی مەولانا هەڵبگریت؟ سپاس مامۆستا سۆران. لە ڕاستیە بەسەراتە بەگراوەندێکی هەیە نامەوێت کاتی بەرنامەکەی زۆر پێوە بکەین، بەڵام من بەهۆی نووسینی ڕۆمانەکەی پێشووترم، ڕۆمانی یەکەم کە بڵاوبوویەوە بە عەرەبی ئاتێل لە ئاخر العوشاق، بەرخوردم بە نەوعێکتر لەگەڵ تەسەوف کرد. ئەو تەسەوفەی لە فەیسبوک و ئەو تەهریجە هەیە لە فەیسبوک، من تەسەوفە گەورەکان لەوێوەکو مهەڕجە هاتنە بەرچاو. لەویا ئاتێلا ناچاری کردم بەوەی ئاتێلاوە ڕێم کەوتە عەتاری نێشاوەری و فەقێ تەیران و ئەوانە. تەسەوفم بە نەوعێکتر بینی. ئەمە بردمێ سەر مەولانا خالید. کە مەولانا خالیدم سیر کرد، کاراکتەرێکە خوا داوێتی بۆ ڕۆمان. خەیاڵەکە ئەو بوو ڕۆمان لەسەر مەولانا خالید دەنووسم. وە کە ڕۆمان لەسەر مەولانا خالید دەنووسم، من بە سروشتی خۆم کە لەسەر شوێنێک ئەنووسم، شوێنێک لەسەر ئەرز لە جوگرافیایەک وجودی هەیە، بەلامەوە گرنگە بیبینم، تیا بژیم، لانی کەم بیبینم بتوانم وەکو خۆی تەوسیفی بکەم. لە ڕۆمانی یەکەممە ئەگەر هەندێک شوێنم نبینی باە بەو تەوسیفانەی کە لەو سەرچاوە و لە هەندێک شوێنی تر دەستم کەوتووە تووشی حیاچوونێکی گەورە بووم، چونکە بۆ نمونە باسی پەرستگای ئەناهیتام لە ڕۆمانی یەکەم کردووە، سەرچاوەکان باسی ئاو چوومەوە سێرەکە موشکانیە هیچی لێنێ لە بەرەوە ناچار بووم کاراکتەرەکەم وا لێ بکەم تەیەموم بکە، لەکوێ دەست نوێژ بگرێت لە ئاوێکی زوڵاڵی، لەکوێ تەیەموم بکە و هەندێک حساباتی تر. ئەمە وای لێ کردم من کە ڕۆمان لەسەر مەولانا خالید بنووسم، دەبێت بچمە سنە کە لەکوێ ماوەتەوە لەکوێ خوێندوێتی، بچمە حیجاز و بچمە شام و بچمە هەندستانیش. لە نەتیجەی خوێندنەوە و هەندێک مامۆستاش کە لیانم پرسی و ئەوانەی شارەزای بوارەکان و هاوکاری باشیان کردم، بۆم دەرکەوتە و ساڵی هندستان کاریگەریەکەی تەنها خوێندن نییە. جەنابەت حکایەتەکە و بەشێکی بینەرانی ئازیزیش حکایەتی ئەوازانن مەولانا لێرەوە کە چووە بۆ حیجاز چۆتە حەرەم و خەیاڵێکی تری بووە لێ پێی وتوە کابرا پێوتوێتی فتوحی تۆ لێرە نییە، لە شوێنێکترە بگەڕێرەوە چۆ ئاوە بڕۆ بۆ هەندستان، چۆرەوە چاوەڕێ بکە خۆی دێ لێرەوەی تر بەڕێەکەوێ حکایەت ئەم حکایەتە سیرەکەی لەوەیە ئەم پیاوەیەک ساڵی پێچێت ئاگاتە هەندستان، لە ڕێگە تووشی دیبیت و مناقەشەی زۆرە بێ، بەڵام کە ئاگاتە هەندستان لەوێ هەندێک سەرچاوەڵێن لە ساڵێکی کەمتر ماوەتەوە، لەویا کە ئەگاتەوێ پیاوێکی ئەوەندە گەورەیە وەک هەر بە مەولانا ناوێ بن لێوە بە مەولاناوە. وەیەکێ لەو شتانەی زۆر گرنگن بۆ کورد ئەوەیە کە ئیجازەکەی شێخ عەبدوڵڵای دالەوی کە ئیمزایەکە باسی مەولانا خالیدەکاڵێ کە لە کوردستانەوە هاتووە، یعنی ئەو وەختە شتێک نەبووە ناوی عێراق بێ. هەل مناسبە فەرمووت شێخی مەولاناش لەسەر دەستی زەنایشی کووردا خوێندێتی لەدەست. ئەنجا ئەوە دێمە سەر ئەوە مەسئلەیەکی گرنگە. من کە چووم بۆ ئەمە بگەڕێم، لە ڕاستیە پرسیم یەکێک لەوانی کە زۆر هاوکارم بوو، مامۆستای بەڕێز مامۆستا عەمالی قەلاخی بوو، طبعاً لەو کەسانی کە هاوکاریان کردوم و دەوێت بە فەزڵەوە ناویان بێنم، بە عیرفان و بە تەقدیرەوە ناویان بێنم، کاک بەکر حەمەد سدیق بوو، هاوڕێکی ترمان هەیە لە بەغا ناوی کاک عیسام ئەکرەمە، مامۆستا مەهدی ئەبووبەکر دکتۆر مەهدی ئەبووبەکر و مامۆستا عەمالی قەلاخی زۆر هاوکارم بوو لەم مەسئلەیە. من لەویا کە ڕۆیشتم بگەڕێم پرسیاری عنوانم کرد، ئەم عنوانە لە سەرچاوەکانە نەبوو، عنوانێک کە بچم ئەم شوێنەیە لەو سەرچاوانەی کە بۆیان ناردم، لەو سەرچاوانەی کە لە مامۆستاکانمە پرسی لەوانەی کە ئەم ناسین نەبوو.
ئەمە فزوڵی دروست کرد باش خۆت بڕۆ بگەڕێبی دۆزەرەوە. زۆر گەڕام لەو گەڕانانە شتی سێرم زۆر بینی لە هەندستان، شتی سیر و سەمەرەم زۆر بینی بەشێکم وەکو گەشتنامە ئەم کتێبە چێتە بابی ئەدەبی ڕەحلاتەوە بابی گەشتنامەوە. هەندێکم لەوانە گێڕاوەتەوە لە عادات و سلوک و ئەوانەی هەندێکان ئاینە جیاوازەکانیان هەندێک شوێنی جیاواز و سیر و سەمەرە و ئەوانە هەموو ئەوانەم هەڵداوە زیندوو بیجێڕمەوە. مانەوەی ئەم پیاوە لەویا ئەوەیە کە تۆ بچی شوێنەکە بدۆزی تۆ بۆی بزانم من لەو شوێنە بژیم و ئایشەی شوێنەکە بکەم بتوانم لەسەری بنووسم. گەشتی یەکەمم کە ڕۆشتم مانگی سەی 2010 کوردستان لەژێر ئابلوقەی ئابووری چوارداگیرکەرەکەی کوردستان فڕۆکەخانەکانی کوردستان کرابوون محلی دوای ڕفراندۆم. تووڕێیەکی زۆرم لە ناوە لە هەندستان مەولانا خالید و عادی ئەمیریم بیرکەوتەوە. عادی ئەمیری بۆ بابانەکان بەڵێ بۆ بابانەکانی بابان بەڵێ باشۆکی یڵە تۆ بەبی دۆزمەوە. گەڕام زۆر گەڕام زۆر خەڵکم بینی چوومە حەیدەراباد چوومە شوێنی تر لای زاویە و تەکیە و لای خەڵکی خوێنەوار و ئەوانە شا عەبدوڵڵای دەهلەوی ناناسن. گەڕامەوە بە بێتاقەتیەکی زۆرەوە بەڵام جارێکیان مامۆستا محەممەد عەلی قەراخی پێوتم وتی مەخطوطەیەکی مەولانە هەیە لە مرکزێکە لە هەندستان لە دەلهیە مرکزێکی مایکرۆفیلمە ناوی نورە کە هینەکەی بۆ ناردم وەبسایتەکانی بۆ ناردم تەلەفۆنم لەگەڵ کرد کابرا بە فارسی قسەی لەگەڵ کردم چووم وتم دێم لە ڕاستیا بەو بیانەوە ڕۆشتم بەڵام لای خۆم قەرارێکم دابوو ئەو خانەقایە نەدۆزمەوە نایەمەوە بە کەسم نەوتم بەڵام قەرارم دابوو نێمەوە کە ڕۆشتم ئەم جارە وەرگێڕێکم تەرتیب کردبوو هەڵبەتە دۆستێکی تریشمەیە کاک حاجی نەوزاد خەڵکی کەلارە ئەوی شاوکاریەکی زۆر زۆری کردم ئەویش زۆر بە تەقدیرەوە کە چوومە ئەوێ چوومە ئەم مەرکەزی مایکرۆفیلمە بینیم ئێرانیەکان بایەخێکی زۆر زۆر بەم مەسەلەیەدەن ئەم مەرکەزە سەر بە مەرکەزی سەقافی ئێرانیە کە خۆی سەر بە سەفارەتی بە مەسئلەی مەخطوطات بەس مەولانای تیا بوو مەولانە ئەوان من ئەو مەخطوطەیە کە داوام کرد نسخەیەکم لێ کڕین بە سیدی هێنامەوە بەداخەوە دواتر دەرکەوت کە هی ئیمامی ڕەبانیە مامۆستا محەممەد عەلی قەراخی بۆ ئەوم کڕین. ئیمامی ڕەبانی یانی شێخ عەبدولقادری گەیلانی ئیمامی ڕەبانی لە گەورەکانی طریقەی نەقشبەندی بەڵێ نسخەکەم لەوێ ئەگەڕێم و لەوێش پرسییم هەندێک هندی لێ بوو لە مرکزەکە مەسئولەکانی ئێرانی بوون مۆزەفەکانی هندی بوون بەشێکیان لێم پرسین چۆن ئەم شوێنە بدۆزمەوە ڕایان سپاردین بچینە مەدرسەی ڕەحیمیە هەندێک جار کە شوێنێک نادۆزیتەوە گرنگت باتە شوێنیت مەدرسەی ڕەحیمیە مەدرسەیەکی زۆر زۆر گرنگە ئەم مەدرسەیە لە ژیانی مەولانادا لە ژیانی مەولانا و بۆ ئێمەش گرنگەیستە گرنگیەکەی باسەکەم بۆ هەندێکانیش زۆر گرنگە بۆ مێژوو هندیش گرنگە ئەم مەدرسەیە لە سەدەی هەژدە دامەزراوە نەک لە سەدەی 19 سەدەی هەژدە دامەزراوە ئەمە شا عەبدوڕەحیمی دەهلەوی دامەزراندوو لە قۆناغێکەدا ئەمەزرێت کە ئەم هندستان ئیتر دەسەڵاتی مەغۆڵ تیا لاوازە بێ مسلمانەکان تیا وەزعیان خراپە بێ ئینگلیز دێ سیخەکانە بنە هاوپەیمانی ئینگلیز ئەوەی ڕوبەڕووی ئەم هێرشە ئەبێتەوە مەدارسی ئیسلامی و لە پێش هەمویانەوە مەدرسەی ڕەحیمیە ئەم مەدرسەی دووچاری داڕوخانە بێ کوڕی گەورەی بڵین ئەو کوڕی دواتر خەلیفەی شا عەبدوڕەحیمەوە شا وەلیوڵایە 2 ساڵە چێ لە حیجازە خوێنی کە دێتەوە لەوێ کە ئەخوێنێ هەندێک کەس سەرەکی ترینیان کە لای خوێندوێت و ئیجازەکەی پێداوەتێ زانایەکی گەورەی کوردە لەوێ ناوی ئەبا تاهیر کوردیە پیاوێکی ناسراوە زۆر مەشهورە دێتەوە من ئەمە مفتی مەدرسەکە تەقی ڕەحمان عەزیز چەمبەرنی ناو لەوێ هینە هەر کەسێک 3-4 ناوی هەیە ئەو بە تەفسیل بۆی باس کردم کە ئەم پیاوە ئەنجا لەوەیەکە لە شانەی کە زۆر جێداخ بوو خەفەت بوو بۆ من ئەو بۆ هەندێکان کوردیان نازانی تەنانەت ئەم پیاوە خوێنەوارە بەهین ناوی برد ئەبا تاهر الکوردی وا ناوی برد لەوێش ئەوان کابرا تووڕە بووتم بۆ هاتووم بۆ شا عەبدوڵڵای دەهلەویە گەڕێم وتی شا عەبدوڕەحیم وتم نا شا عەبدوڵڵا وتم مەولانا ئیجازە مەدەی هەندێک شت بۆ باسکەم لەسەرەوە هەندێک شت پیشاندەم و ئەوانە ئەزانی تەواضوعێکی زۆر جوانم لێ بینی وتی
من لم لحظة مؤهلني موضوع على قل جناب باسكم إجازة بدأ دراسة أخوانمو أتواني دروجي ترسلم ليبدي أو كبجي هشت بفرصة مزاني بتشم بقرم شوني ترقرام أشوما هر داويك هر سر داويك لشونك أبشراتا أشوما مسجد جامع ديسانا لوي بياك لوي سيد إبراز أحمد حسيني لوي أبو لويش نقيشت ما هيج بختي شكاوي موازم هنا تامن أو شونم دوزيو أو خانة خايم دوزيو شوما أو شوني كمولانا خالد تانوجي كردو شوما أو شوني تيايا خوندويتي شوما أو جر زميني كتيايا سرخويش كاندوا شو أو بردشي قوري لي أبو كصلاتي نوافلي لسر ما مثلا بسيارك ما هو بوتشيتو حاجة كرت أما ببيني مولانا خالد وقت شيء بيني استدعي موسرعه من كدراسة مولانا خالد مكرد كاركترك أبو الرومان بلام وقتی هاتم بدوای ام کتابی اگرام بوم درکوت مسئله زور لو قورتنا هر با شوازی قصه کردنش درک یک کاریگری چی زور من بو خوم پیش او سفرم پیاش جاهل بوم بمیجو میلتکی خوم جاهل بوم و کاملا خلق پیامون ده بله میجو لمنو دست بیکاو کرد هیچ نبود بوی حتی ما و نجبه به هیچ لیرو زور گرنگ بر روحیتی کرد بزنه نك أو قصير راسنية أو خرافية دروية بأصلا أجر يك خوي هيج نبي بيوانية ميجو لو دس بيكاتشو كم ميجو ملتان تكامل كان لسر رابردو خوان بناء كان نايا كلاكاكا نايا بيسرته والله شيء لبري خوي بينيا ده بلا ميجو لمنو دس بيكا وبو ميجو لمنو دس بيكا ده بيشخم بصرموا بوم دركوت كأما خرافية جورية مولانا بايا خكيل شوية أو صالي مولانا لويه سيتهاي نهري لويه سيتهاي نهري كباوكي شيخ عبيد الله نهري بصدفة ليه أم بيوات شتاوي قادرية طبعا مولانا اللي لا بينش طريقة إجازة ولا قريه لأنها لا نقشينية نقشبندية جانا ديت هو أم بيوا اللي سيتها أبيت خليفة مولانا أبيت نقشبندي وأبيت خليفة مولانا خالديش راس توخ جاكروي يعني بله مولانا زور حريص بو جماري خليفة كردكاني لسروني هو وبني بچ مبستك ناتوانم بچ مناو خيالي مولانا بلام عندك كس بيانوايا مولانا رنقة طموحي لأسي سلطاني عثماني بوبي رنقة ولا عندك شونا أو تبجيلي بو مولانا كراوة وسلطاني عثماني شوي بخطري زاني وتقارير لسر نسراوة هولي كشتني دراوة هولي خلق أما ما نبشة زوري خلق ما زان ما بس صدر بسير يك علي سلطان بخطري زاني وخو لاسطنبول ابو لا او لشوت الشام لسليمانيا مثلا قول لسليماني شوت بغا ام بياوا وند غوربوا لبغا جرين بهيسترين والي ميجوي بغا لسدمي مماليكا داود باشا صدمي عثمانية بله ام داود باشا حفتي جاريك شوت التكي خالدي لبغا خوي قسكي داو صوفي بويش مريدي مولانا أبو همو حفتك بهيسترين والي ميجوي ممالك لا بغا خوش وقسكي تكيكي مولانا عيدا زول باشا ما من دوشت كبلا موغرينغا لبيش برنامج باس ما كرت فرموت شيخ عبد القادر الجزائري قائدي شورشي جزائر تلبي ام ولا بله لشام يعني بله شلون باخي اما صلاه لك شويه مير عبد القادر جنجا لقل امير عبد القادر بله لقل باوكيا اتشبو ديبو ادائي مناسكي حج رقي الشام او وقت الرقبوا لشام امانته ودواتر امانه قادري بول اتشنا بغاش فتريق لبغابي او فتريق كلا لشام ابي لاي مولانا اخري اما خوشي لبيرو كان يا باسيكا ومجموعه ميجونوسي فرنسي عندك كتابي عن لسر شورشي جزائر ولسر مير عبد القادر نوسيوه امانه باسكن او اي سيره سرنج راكيش بو هم مولانا بو گنجيتيه مير عبد القادر بينيو بگنجشي بليمتو زيركو بليهاتو ناسيويتيو باسيكا وهميش ميجونوس كان باسيك ميجونوس فرنسا كان بتايبت باسيك كاريگري گوركاني مولانا خالد لسر مير عبد القادر الجزائري باسكن هشتا مير عبد القادر نشورشي هي ونبت ما هيجا اما من لكوال لام كوي كما ما مثلا بيتواني خلفيتي ام عقليتان
شۆڕژێڕێ ئەگەر ڕاست بێت ناوی بنین هەر لە هەندستانەوە لە بڵێن لە ئەنجامی ڕەتفیعلی مسلمانەکانی هەندستان لەگەڵ هیندۆ و سوور لەگەڵ ئینگلیز و ئەوانە بۆ مەولاناش دروست بوو بێ ئەوە ملاحەزەی زۆر دقیقە بە تایبەتیش کە ئەکید ئەوە کاریگەریە و ئینگلیز ئەو منتیقانەیان داگیر کردووە هندۆسەکان زاڵ بوون و سیخ و بەڵێ ئەوانە زاڵ بوون و ئەوەی کە ڕوبەڕوو بۆ تۆ مەدارسی دینی بوون لەو سەردەمانە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە مەولانا لەگەڵ شێخ عوبەیدوڵای نەهریە کە لە دوای وەفاتی شێخ حەمەد ساڵحی ئیمامی شێخ عوبەیدوڵا کە خەلیفەی سەیتەهای نەهریە بێ ینی لە دوای جێنشینی ئەوە بێ لە جێی ئەوە بێتین کە شێخ عوسمانی سراجەدین و شێخ حەمەد ساڵح لە ساڵێکا عوسمانی گەورە بەڵێ شێخ عوسمانی گەورە ئەمە ئەبێتە شێخی مەشایخی طریقەتی نەقشبەندی لەم منتیقەیە بەڵێ لە هەموو منتیقەکە ساڵی 1970 زعامەتی هێزە کوردەکانەکە بۆ شەڕی رووسیا کە دێتەوە بەم سەنگەی هەیەتی مەولانا خالید و دواتریش شێخ عوبەیدوڵا لە لەحزەیەکی مێژوویە پێیابن کە عوسمانەکان دەسەڵاتی مەرکەزی تەبەنیەکەن و میرنشینەکان لەناوە بن لە ناوچوونی میرنشینەکان چینێکی کە زعامەتی شۆڕشی کوردیان کردووە دەرەبەگ و میرەکانن کۆتاییان دێ لە زعامەتە لەگەڵ شێخ عوبەیدوڵایە زعامەت ئەگوێزرێتەوە لە میر و بەگەکانەوە بۆ شیوخی طریقەت و لە نەقشەکانەوە نظامی کۆمەڵگە بپارێزن ئەنجا بەدیوێکە لە ڕووی ئەخلاقی و ڕوحی و ئەوانەشەوە کاریگەرێکی گەورەی هەیە کە فەراغێک دروستە بێ مەولانا لە بەغا ئەبێتە بربەستێکی گەورە لە بەردەم هەم مەدی وهابی کە لە حیجازەوە دێ مەدە سەلەفیەکە و هەم مەدی تروقی تەشەیوع کە لە ڕۆژهەڵاتەوە بەرەو عێراق و بەرەو ئەم ناوچەیە دێن لەویاش دیسانەوە مەجموعەیەک معارەکی گرنگی ئێمە پیاوە ناناسی بەداخەوە لەسەر نهجی مەولانا خالید شێخ عوبەیدوڵای نەهری کە ئەکرێ بڵێن باوکی ناسیۆنالیزمی کوردە ڕابەرایەتی شۆڕشی میلەتەکەیەکە لە هەموو پارچەکانی کوردستان لە دژی داگیرکەری عوسمانی و قاجاری و شێخ عوبەیدوڵا زۆر گرنگە بناسرێ شێخ عوبەیدوڵا کاراکتەرێکی یەکجار گەورەیە پیاوێکی زۆر خوێندەوار بووە بەڵام شێخ عوبەیدوڵا لە کۆنگرەی یەکێتی کوردانە کۆنگرەی یەکێتی کوردانەکە شێخ فەهیمێک بە فیتی عوسمانیەکان دێ ئێوێ مەساری کۆنگرەکە بگۆڕێ بۆ کوشتن و قەتڵ و عامی ئەرمەنەکان ئەوەی زانی هەندێک خورافە هەیە بێ ڕاستی کەینەوە شێخ عوبەیدوڵا بە حکمەتێکی زۆر هەوڵەدا ئەمە کۆنتڕۆڵکە نێڵێ و جەخت دەخاتە سەر مەسئلەی ئەم مەسئلە شۆڕشێکی نەتەوایەتیە و شێخ عوبەیدوڵا ویستێتی دەوڵەتی کوردستاندا بمەزرێنێ و ویستێتی پایتەختەکەی مووسڵ بێ و یەکێک لە خورافەکان کە بێ ڕاستی کەینەوە ئەوە ئەم شۆڕشە چوار پارچەیی گەورە بووە لە کەرکووک و ڕەواندزوو ئاکرێ هەڵگیرساوە لە هاکاری هەڵ نەگیرساوە ئەمە گەورەی ئەم پیاوە و گەورەی ئەم شۆڕشە و ئەو تەحولەی کە بەهۆی طریقەتەوە دروستە بێ من پێم وایە لێرەوە ئێمە مامۆستا بمبورە پرسیارێکی جەوهەری هەیە دەبێ بیکەین مامۆستا سوورە خورافەیەک هەیە کە ئیسلام زەرری زۆری لە کورداوە من پێم وایە لەبەر ڕۆشنایی خوێندنەوەی مەولانا خالید و لەبەر ڕۆشناوی خوێندنەوەی ئەزمموی شێخ عوبەیدوڵا و دواتر گواستنەوەی ئەزمونە تەنانەت بۆ لای قادریەکانیش پێشەوەی پرسیارەکە بکە ئێمە ئەو فکرێتەوە ئەوکەم من پێم وایە ئەم لەبەر ڕۆشنایی ئەم ئەزمونە دەبێت جارێکتر پەیوەندی کورد و ئیسلام جارێکتر بخوێنین و ئیسلام مامۆستا من پرسیارەکەم ئەمە بوو کە ئیمتیدادی ئەم قسەیە ئەنی هەستە کرێت زۆربەی شۆڕشەکانی کورد نەقشبەندیەکان بوون ئەو چۆن سێتی هەر لە شێخ عوبەیدوڵا و بەشێک لە مفەکرە گەورەکان هەندێک لە ئەمریکایەکانیش پیان وایە طریقەی مەولانا خالید طریقەیەکی شۆڕژگێڕانەیە و طریقەیەکی کوردیە و الخالدیە الکوردیە ثەوریە ناوێ بن ئەمی ئێمە نا فەڕەنسی ئەمریکایی هەندێک لەوانە وا باسێکن ئەمە وای کردووە لە دوای شێخ عوبەیدوڵاوە معلومە لە مێژووە کە نەقڵە بێ بۆ بەرزانەکان دواتر لە دوای سقوطی خلافەتەوە نەقڵە بێ لەگەڵ شێخ عەبدولقادری نەهری و شێخ سەعیدی پیران دیسانەوە ئەوان زەعامەتی شۆڕشەکەن دیسانەوە ئەزمموی قازی دوور نییە لەم ئەزمونەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام گرنگ ئەوەیە کە ئەمە لە ناو نەقشبەندیە نامێنێتەوە ئەپەڕێتەوە بۆ ناو شێخ مەحموود ئیتر تۆ شێخ مەحموود قادریە بەڵێ قادریە تەسەوف ئیتر لەوە دەرەچێکات بەشێکی کوردیە و بەشێکی دژە کوردیە لەوە دەرەچێت لەگەڵ شێخ مەحموود
شيوخي طريقة إتر رابري بزوتنوي كردايتي كان وأوان رابراتي خبات لدجي داقير كرانا كان وخباتك خباتك تواونا تواتية بس ما مسا بيوندي بغزا ومميتي إسلامية وين زور باش تصف بقشتي روحي شي بان نتوية هلا إساشا مثلا نقش بندي لا ناو إنجليزا هي ناو عربا هي ناو فارسا هي قادري بها مانشي وبها مدنيا بلا شون أمدوانا لأستي الروحية واحد لأستي الروحية يعني واحد لأستي الروحية واحد لأستي سياسية إمبراطوريتي الصفوي خوي لسرب نماي طريقة تصوف دعم سراوة يقول إمبراطوريتي ديارة كاني مجوها لبروا من بوي عظيم يما أو خرافي كهندي لتشابو هندي لواني كخوان بعلمانية زانو قصيتي باو أبيستنو أيلينوا كرد زرري زوري لإسلام كله من بيم وايا للنتيجة خيرنوا أم قشتاني كردم بيم وايا بيسمان بخيرنوا كتازي من بيم وايا بفيتشوانوا لو 200 صالي أخير أصلا إسلام خدمتي قوري بكردايتي كردو لم 200 صالي؟ لم 200 صالي أخير بوشي أم 200 صالي؟ لا أزاني شيء بوي لم يجوا والنبين خلق نيا لدوايا خباتي نتوكان لم ناوتشيا لم 200 صالي أخيرها تشربته لبيناوي لو باش نتونب هيا من نالهم نيا أو شعرين توي أو شعرين توي رنجنا به و قطيعة هي قطيعة شيء ميرجوي هي لو قطيعة من هيك لو شانيك بوم دركو لام جرينجا بيلم زور لام جرينجا ما بلم إما وادر كوتو كدوج منايتي كسر سختانا ما لقى العرباية ومن استمكرت أمش خرافية أول لم صار دمية لدواي لصدي بيستمعوا اللي هي رك لو شو هيك لدواي حرب عالمية كمو أمدو خدروا السبب بتايبتيش كي أجات دوج منايتي هيش تان نجات دوج منايتي تا أو شو هيك فكري قومي عربي تيكل بسوشياليزم أو كدواي بعسيلة بيعبي خوي نازيزم أوي سوشياليزم رك أوي سوشياليزم نتوية لم قونا غير درشة لو بينصت صالي أخيرة كردو عرب شركة خبات بين لدجي عثماني وصفوي وعثماني وقاجارية بلغي أما باشا كوري رواندز بيوندي لقل هنا هبوا لقل مصر كان هبوا لقل مير لقل محمد علي باشا هبوا وترسيشي جورة هبوا لويك براين باشا جيشتو تشام ترساون أم دوانا ليك بدن كيشيشي جورة دروس كان باشا ما مثلا كاتمان نما وازان بس أمي باسي هو كاري أم كاري جري جوري نقش بندية هذا مثلا روح يكي لنا وكردا يا نظام تنظيمي كشتك خوي بوشايك دروس بوا أو بوشايك روحي أخلاقي سياسي يعني سربازي أمني بوا لو قونا غير يعني. خوي درفتك بوا أو بوشاية كمولانا خالد هاتوتوا كاريريكي زور قوري روحي لسر سلوكي خلقي شو يعني. قربان ليرة دركراوة أو حكايتي كتير أم باس جينا بيتوا بلام أم بياوة كالسليماني دركراوة بتشوك نبوتوا أم بياوة قورة تربوا تنيوة تو برو أندونيسيا وبرو تشاتشان وبدنيا بلاو بوتوا زور باشا آخر شو استام مرقدي مولانا لشامة بالله لقاسيونا أزاني ما مثلا خالك هي زوزو جرينجر لسر مير عبد القادر شيخ عبيد الله باسي كان من فصلكم لكتابكم بأودانا شيخ عبيد الله مولانا شيخ عبيد الله نهري كخليفة مولانا فصلكم بأودانا الأمير الجزائري والشيخ الكردي مقارنة سيري أم بياو مير عبد القادر زور سرسامي ابن عربي بوا متصوفة ابن عربي متصوف بله شيخ عبيد الله سرسام بوا مولانا الرومي وشيخ عبيد الله ديداري هي لقد فيها أمريكية 2 ساعات ونيوة الله كراوته أم بياو باسي عندك شي زور جرينج لسر بشيخ عبيد الله باسكا كلوش ثانية شيخ عبيد الله اللي فيه إسلامي فارس وعرب تنطبق عليه الآية آية منافقي 3 أو حديثي لسر تطبيق به إسلامي كردي إسلامي راستقينية نزيك اللوي كتب يشي بوا كيشوك أم بيا أمريكي طبيب بوا بزيشك بوا مبشريش بوا أم بيا باسي وكا كمولا شيخ عبيد الله دجي حكم كاني تارك الصلاة بوا باسي وكا شيخ عبيد الله مسنوين وسيوا شيخ عبيد الله وزيري خارجكي
ئەرمەنیەک بووە عوبەیدوڵڵاه 5,000 لە جەنگاوەرەکانی عەرەب بوون پەیوەندیکی زۆر باشی لەگەڵ شەریفی مەککە و لەگەڵ میسرەکانە هەبووە بۆیە ئەڵێم دیسانەوە ئێمە هەندێک خوراافە هەیە دەبێ لەبەر ڕۆشنایی خوێندنەوەمان ورد خوێندنەوەی بەشێک لە مێژوومان بەو خوراافانەیە بچینەوە بزانین ڕاستن یاننا ئەگەر ڕاستن باشە تاکیدی ڕاستبوونیان نەکەینەوە ئەگەرنە من بۆم دەرکەوت کۆمەڵێک شت خوراافەیە ئەسڵ و ئەساسیان نییە. بینەرانی ئازیز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەمان لە بەرنامە هێزرە جیاوازەکان تا ئەڵقەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.